یاریەکانی وەرزینوێی خولی نایابی کوردستان دەستی پێکردو لە شاری سلێمانی دو یاری گرنگ ئەنجامدرا لە کۆمەڵی یەکەم و لە یاریکی بەهێزدا یانی سیروانی نوێ میوانداری چەمچەماڵی کرد. یاریەکەش بە دەقیقەیەک وەستان بۆ گیانی پاکی قوربانیانی ڤایرۆسی کۆرۆنا دەستی پێکرد. لەگەڵ دەستپێکی یاریەکە و لە دەقیقەی یەک عومەر محەممەد گۆڵێکی بۆ چەمچەماڵ تۆمار کردو بۆ یەکەم گۆڵی ئەم وەرزەی خولەکە. دواتر هێرشەکانی یانی میوان بەردەوام بوو. عومەر محەممەد لە ڕێی لەدانی سزاوە گۆڵی دووەمی تۆمار کرد. دواتر یاریزانانی سیروانی نوێ ڕیزەکانیان ڕێخستە و توانیان دوو گۆڵی یەک تۆمار بکەن و لە ڕێگەی یاریزانان شادمان سەباح لە دەقەی 36 و سۆران عەبدوڵڵا دەقەی 39 ئەنجامەکەیان یەکسان کردەوە. بەهۆی توند و تیژیشەوە لە دەقەی 45 ناوژیوان بەرگریکارێکی سیروانی نوێ بە کارتی سوور کردە دەرەوە. بە درێژایی گێمی دووەم سەرڕای کەمی یاریزانانی سیروانی نوێ، بەڵام یاریەکە بە هەمان ئەنجام مایەوە و بە یەکسانی بە دوو گۆڵ بۆ هەردوو لا کۆتایی هات. دقت بی هەر لە بیدایەتەوە هەر دەقەی وازان 50 ثانیەکەم بوو یاریزانێکمان هەڵەیەکی کرد گۆڵێکمان یەکرا تۆزێ شیرازەی یاریەکە تێکچوو یاریزانەکان شیرازیان تێکچوو دوای ئەوەش یەکسەری گۆڵی دۆمان یەکرا بەس توانیمان بگەڕینەوە یاریەکە دوو گۆڵی بەرامبەر بکەینەوە. بەس بەداخەوە یاریزانەمان کە هەڵەی کرد خۆتان نەزانی ئێمە تقریباً 50 دقە 5 دقەی شەوتی ئەخیری شەوتی یەکەم و 45 دقەی شەوتی دووەم ئێمە بە دە یاریزانەوە یاریمان کردووە. لە سەرتاوە زۆر بەباشی لە جەوی یاریەکە یابوون یاریزانەکان ئاستێکی زۆر باشیان پێشکەش کرد. وەکو خۆتان بینتان لێمە لە سەرەتای یاریەکە گۆڵێکمان تۆمار کرد، دواتر گۆڵی دووەمان تۆمار کرد. دوای شپرزەیە بە یاریزانانەوە دیار بوو، هەندێک کەم و کوڕی دروست بوو. یاری سیروان توانی لە ڕێگەی دوو هەڵی یاریزانانەوە دوو گۆڵ تۆمار کرد و یاریەکە یەکسان کردو لە تایمی یەکەمە. تایمی دووەمیش تا حەدێک چارەکی یەکەم بۆکو یەک بووین، بەڵام خۆتان بینتان 20 دقەی کۆتایی ئاستێکی زۆر باشیان پێشکەش کرد و هەرچەنە ڕاستە ینی سیروان بە یاریزانێکی کەمەوە یاری کرد، بەڵام ئێمە هەلی زۆر باشمان لە دەستیان. لە کۆمەڵی دووەمیش یانی پێشمەرگەی سلێمانی لەسەر یاریگای خۆی میوانداری ئاراراتی کرد. یاریزانانی پێشمەرگەی خاوەن یاریگا بە ئاستێکی بەرز دەستیان بە یاری کردو. لە دەقەی 4 سیڤان عومەر گۆڵێکی تۆمار کردو. دواتریش لە دەقەی 12 هەمان یاریزان گەیشتەوە سەر گۆڵی یانی میوان و بۆ جاری دوم تۆڕی گۆڵەکەی هەژان. هێرشەکانی پێشمەرگا لەم گێمە بەردەوامی هەبوو. دڵشاد حەمەڕەش لە دەقەی 41 گۆڵی سێمی تۆمار کرد. لە گێمی دووەمیش هەرچەندە ئەمیر ڕەزا گۆڵێکی بۆ ئارارات تۆمار کرد، بەڵام دڵشاد حەمەڕەش بە تۆمارکردنی گۆڵی چوارەم کۆتایی بە کەرنەڤاڵی گۆڵەکانی پێشمەرگی سلێمانی هێنا و یاریەکەش بە 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە بردنەوەی پێشمەرگی سلێمانی کۆتایی هات. سپاس بەخۆ ئەمڕۆ لە یەکەم یاری خولی نایابی کوردستانە لە یاریگای خۆمان ڕوبەڕیانەی ئارارات بووینەوە. سپاس بەخوا بە ئاست و بە ئەنجام ئەمڕۆ لە ڕۆژی خۆمانە بووین. دیارێمە ئامادەکاریێکی زۆر باشمان کردبوو بۆ ئەم یاریە. الحەمدوللا هیوادارمەم سێ خاڵە بێتە دافعێکی معنەوی و پاڵنەرێکی باش بۆ یاریەکانی داهاتوو. کارەکەی ئێمە نزیکەوە 2 هەفتەیە ئامادەکاریەکانمان دەست پێ کردەوە زۆر باش وەکو لیاقیە و بەدەنی ئامادە نەبووین. ئەفتامی یەکەمیش بەڕاستی خراپ بوون، ئەفتامی دوێن بەس توانیمە تەعویز یاریەکە بکەین و گۆڵ تۆمار بکەین. وەکو یاریزانەکانمان سێ بەشی گەنجن، ئەو ساڵ یەکەم ساڵیانە لە دەوری کوردستان یاری دەکەن. ئەزمونە چویان نیە ئینشاڵڵا لە یاریەکانت کە تەعویزی وێ دەکەینەوە و زۆر باش خۆمان ئامادە دەکەین. جێی باسە یاریەکانی ئەم وەرزەی خولی نایابی کوردستان دابش کراوە بەسەر دوو کۆمەڵەدا و بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە هیچەتی تۆپەی کوردستان بڕیاری داوە سەرجەم یاریەکان بەبێ ئامادەبوونی هاندەر بەڕێوە بچێت. ژمارۆڤ گەلی کوردستان، سلێمانی.